سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش لە شارپرێسەوە گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. پارێزگاری کەرکووک دەڵێت مادەی 140 بەسەر چووە. تورکمان و عەرەبەکان ڕێگە نادەن جێبەجێ بکرێت. ئەندامانی نوێی مەکتەبی سیاسی پارتی هەڵبژێردران و تۆمەتباری سەرەکی دۆسیەی قوربانیانی هەفتەی شوبات یەکێکە لە هەڵبژێردراوەکان. فەڕەنسا و بەریتانیا دەیانەوێت پێکەوە ڕێگری لە پەڕینەوەی کۆچبەرە نایاساییەکان بکەن. شێوازی دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران کاردانەوەی لێکەوتووەتەوە و بەشێک لە موچەخۆران ناڕازین لە بڕیارەکە. دوای ئەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڕیاریدا بە دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوەی موچەخۆران و گۆڕانکاری لە شێواز و میکانیزمی بەرزکردنەوەکەدا کرد. بەشێکی زۆر لە مامۆستایان و فەرمانبەران لە بڕیارەکە ناڕازین و پێیان وایە ئەو شێوازە نوێیی کە دانراوە زیاتر حیزبیە و فەرمانبەران ناچار دەکات بۆ بەرزکردنەوەی پلەکانیان پەنا ببەنە بەر حیزب نەک حکوومەت. بەپێی بڕیارە نوێیەکەی حکوومەت بۆ لەمە دووە بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران و مامۆستایان بەپێی پێوەر و بنەماکانی ئەنجومەنی گشتی ڕاژە دەکرێت و لە بەرزکردنەوەش لەسەر بنەمای لێهاتووی فەرمانبەر دەکرێت. ئەوەش بە گوێرەی ڕکابەریە و 6 مانگیش دوای پێدانی پلەکە لە ژێر تاقیکردنەوەدا دەبێت. لە کاتێکدا پێشتر تەنیا پشت بە تەواوکردنی ڕاژە دەبەسترا، واتە بۆ نمونە مامۆستایەک هەموو 4 ساڵ جارێک پلەکەی بەرز دەکرایەوە. ئەندامانی نوێی مەکتەبی سیاسی پارتی هەڵبژێردران و تۆمەتباری سەرەکی دۆسیەی قوربانیانی هەفتەی شوبات یەکێکە لە هەڵبژێردراوەکان. دوایەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا پارتی دیموکراتی کوردستان کۆنگرەی 14یەمی خۆی ئەنجامدا. ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی ئەو حیزب ئەنجامدرا و بەرپرس و دەستەی کارگەڕی و ئەندامانی مەکتەبی سیاسی هەڵبژێردران. لە ناو ئەندامانی نوێی هەڵبژێردراوی مەکتەبی سیاسیدا هیوا ئەحمەد بەرپرسی پێشووی لقی چواری ئەو حیزبە و تۆمەتباری سەرەکی دۆسیەی بەشێک لە قوربانیانی هەفتەی شوباتی تێدایە کە تاوەکو ئێستا دۆسیەکە یەکلایی نەبووەتەوە. پارتی دیموکراتی کوردستان لە ڕۆژی 3 ئەم مانگە کۆنگرەی 14یەمی خۆی لە دهۆک ئەنجامدا. لە کۆنگرەدا گۆڕانکاریەکی لە پەیڕە و پرۆگرام و هەیکەلی حیزبیدا کرد و ناوی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بۆ کۆمیتەی ناوەندی گۆڕی و بڕیاریشدرا بەرپرس و دەستەی کارگەڕی بۆ مەکتەبی سیاسی دیاری بکرێت. پارێزگاری کەرکووک دەڵێت مادەی 140 بەسەر چووە و ناتوانێت کێشەکانی کەرکووک چارەسەر بکات. ڕاکان جبوری پارێزگاری کەرکووک بە وەکالەت لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی عراقیە بە توندی لە دژی مادەی 140 دەستوری عراق قسەی کردو وتی مادەکە وادەی کۆتایی هاتووە و پێشتریش تاکڕەوانە لە دەستوردا سەپێنراوە. ڕاکان جبوری وتیشی تورکمان و عەرەبەکانی کەرکووک هەرگیز ئامادە نین بۆ ئەوەی ئەو مادەیە جێبەجێ بکرێت و لە دژی دەوەستنەوە. ڕاکان جبوری باسی لەوەش کرد مادەکە بووەتە هۆی ئەوەی بەشێک لە خەڵکی کەرکووک مافەکانیان زەوت بکرێت. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017ەوە ڕاکان جبوری بووەتە پارێزگاری کەرکووک بە وەکالەت و تاوەکو ئێستاش لە چەندین بۆنەدا بە توندی لە دژی گەڕانەوەی کورد بۆ شارەکە قسەی کرد. فەڕەنسا و بەریتانیا دەیانەوێت پێکەوە ڕێگری لە پەڕینەوەی کۆچبەرە نایاساییەکان بکەن. ڕۆژنامەی تەلەگرافی بەریتانیا ئاشکرای کردووە فەڕەنسا و بەریتانیا دەیانەوێت ڕێککەوتنێک بۆ ڕێگریکردن لە پەڕینەوەی کۆچبەری نایاسایی لە فەڕەنساوە بۆ بەریتانیا بکەن و ڕێککەوتنەکە 200 ئەفسەر و خۆبەخشی فەڕەنسی بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکات کە لە سەیرانگاکانی کەناڵەکەدا کار دەکەن و فەڕەنسا ئامانجی ئەوە دەبێت ڕێگری لە ڕۆیشتنی کۆچبەران بکات. باز لەوەش کراوە فەڕەنسا ڕازی دەبێت
بە ناوەندێکی کۆنتڕۆڵکردنی هاوبەش کە بەرپرسانی کۆچبەری بەریتانیا تیایدا جێگیر بکرێت. هەینی ڕابردوو جەیمس کلیڤەرلی وەزیری دەرەوەی بەریتانیا و کاترین کۆلۆنا هاوتا فەڕەنسیەکەی ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە و جەختیان لەسەر ڕوبەڕووبوونەوەی بە پەلەی هەموو جۆرەکانی کۆچی نایاسایی کردەوە و بەرپرسانی بەریتانیاش دەڵێن ڕێککەوتنێک نزیکە. بەهۆی سەرکوتکردنی خۆپشاندەرانەوە ئەڵمانیا دەیەوێت سزای نوێ بەسەر ئێراندا بسەپێنێت. ئۆلاف شولتز ڕاوێژکاری باڵای ئەڵمانیا سەبارەت بە سەرکوتکردنی خۆپشاندەرانی ئێران لە واڵی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕایگەیاندووە. ئێمە لە یەکێتی ئەوروپا بەڵێن دەدەین کە سزای زیاتر بخەینە سەر دەسەڵاتدارانی سەربازی سوپای پاسدارانی ئێران. بۆ ئەو مەبەستەش پاکێجی نوێی سزادانەکانمان ئامادەیە و کاری لەسەر دەکەین و لە داهاتووشدا بە فەرمی ڕایان دەگەێنین. ڕاوێژکاری باڵای ئەڵمانیا بۆ وەزیری دەرەوەی ئێرانیشی نووسیوە ئێوە چ شێوە حکوومەت و دەسەڵاتێکن کە تەقەی ڕاستەوخۆ لە هاوڵاتیانی مەدەنی وڵاتێک دەکەن لە کاتێکدا داوای مافیڕەوای خۆیان دەکەن. وتەکانی ئۆلاف شولتز لە کاتێکدایە ئێران لە هەشتەمین هەفتەی خۆپشاندانەکاندایە و تاوەکو ئێستاش توندوتیژی و تەقەکردنی ڕاستەوخۆ و سزای قورس لە دژی خۆپشاندەران لەلایەن هێزە سەربازیەکانەوە بەکار دەهێنرێت و وڵاتانی ئەمریکا و ئەوروپاش دەیانەوێت سزای بەرپرسانی سەربازی وڵاتەکە بدەن تا سەرکوتکردنەکان ڕابگرێت.